ناکەون. تازە بەهار چرۆی دەکرد، دارەکان کەوتوبوونە بژانەوە و چرۆکردن، هێوا شێواش زەوی بەرەو بژانەوە و سەوزبوون دەچوو. دروست ئەم دیمەنەیە 42 ساڵ بەر لە ئێستا دیمەنەکان ئاوا بوون، دارەبەریەکان گوڵەکانیان ئاهەنگی بژانەوەیان دەجێڕا، چڵە نێرگس سەریان دەرهێنا بوو، شاخ و دەشت و چێوەکان چاوەڕێی ئاهەنگی بەهار و نەورۆز بوون. دێنشینان بەقەت پاڵەکانی دێوە گۆرانی هاتنی بەهار و نەورۆزیان دەچڕی. بەڵێ ئەو دەم کە مێژوەکەی دەکاتە چواری سێی 1982 هەموو شت ئاوا جوان بوون، بەڵام ئەوەندەی نەبرد دوژمن و جاشەکانی ناودەیان خەڵتانی خوێن کرد. ئەوێ دەی قازانی بناری شاخی تۆکمەیە کە شاخی پیرەمەگرون هەزاران ساڵە پاسەوانیان دەکات. نووسین و جێڕانەوەی مێژوو ئەمانەتێکی ڕاستەقینەیە لەسەر ئەو کارکتەرانەی لە نێو ڕوودا و کارەساتەکاندا ژیان و بەرخوردیان هەبووە. لە نووسین و جێڕانەوەی گرنگتر مامەڵەیەکی ڕاستگۆیانەیە لە دەرەوەی هەر چەشنە بەرگری و لە ئەنگلێکی ئایدۆلۆژی و کەسی و حیزبیانە. داستانی قازان لەوەیە کەمترین قسەی لەبارەوە وترابێت، لەگەڵەوەشدا نەتوانراوە ڕاستی ڕووداوەکە وەک خۆی باز بکرێت. جگە لەوە ژوەک پێویست دەرفەت نەدراوە خاوەنی ڕاستەقینەی مێژوەکە و خودی قوربانەکان ڕووداوەکە بجێرنەوە. ئێمە ئەم جارە دەچینە نێو قوڵایی ڕووداوەکە و بە ئەمانەتەوە باسکردنی مێژوەکە وەک خۆی دەگوازینەوە و تۆماری دەکەین. ئەو داستانە دیکۆمنت دەکەین کە 11 پێشمەرگەی قارەمانی تێدا شەید بوون کە بە 11 سوارەکەی قازان ناسراون. یانزە سوارەکەی قازان کاگەنمەر بوو پێشڕەوتان، کاڵ بوو بۆ چاوی ڕشمان بۆ شەهیدانی قازان. مەرگ لە بەرچاوتان سووک بوو، ئاسمان بۆتان بچووک بوو. چون هێمن شەهیدی ژیر کادرێکی ڕۆشنبیر. جێپەنجەی مێژوو هاتووم مێژوێکی پڕ سەروەری، لێرە لە گوندی قازانی بناری چیای تۆکمە هەڵبدەمەوە. دەمەوێت شەنوکەوێکی ئەو داستانە ئەو مێژوە پڕ لە سەروەریە بکەم. لێرە پێشمەرگەکان ئەو زەمەنە هاتبوون بۆ ئەوەی کە ئاوێتە بن لەگەڵ خەڵکدا، کاری ڕێخستن و پێشمەرگایەتی ئاوێتەی یەکتر بکەن و لێرەوە بڵێسە و چەخماخەی شۆڕش زیاتر پەرەبسەنێت. گوندی قازان لە بناری چیای تۆکمەیە. بناری تۆکمە چەند گوندێکی جوان و خزمەتکاری شۆڕش و کوردایەتی لە خۆی دەگرێت. لای چەپمەوە بە زەرزی دەست پێ دەکات و دێتە ئەواڵان و کانی هەنجیر و کەلە باش و شۆڕ ناخ و شیلەخان و گولیجە و گەبە و ئێرەش قازان و هەر سێ تەڕامارەکان تەڕەماری کۆن و ناوەڕاست و سەر و گوندی حاجاوە و گورگەدەر. ئەم بنارە ئەم دیانە لە خۆی دەگرێت. لە چەمیش بەو بەرەوە دێی کرژە و چەرمەگا و کۆکە و ئەو دیانەیە یارانبەجی و کۆمەڵە دێی کە هەن. هەموو ئەم دیانە پەیوەستن بە یەکەوە لە مێژوودا، لە خزمەتیدا، لە کاروباری کۆمەڵایەتیدا. ئەمەم بۆیە باس کرد لەبەرەوەی بینەر بزانێ گوندی قازان ئەو مێژوە پڕسەروەری هەیە کەوتۆتە کوێ. وەک گوتم چیای تۆکمە پشتمە، شاخی بڵندی پیرەمەگرون بەرامبەرمە و لێرەوە من دەمەوێت ئەم بەرنامەیە بە شێوەیەک تۆمار بکەم، بینەر ئاشنا بکەم بە مێژوێشی گەورەی ئەم ناوچەیە و ئەم سنوورە. شەهیدە نۆر حەسەن ئەو فەرماندەی ئەو کاتە بەبێ وەستان، بەبێ ئەوەی بۆ سانیەک ماندوو بێت، دەستی بە خەبات و شۆڕش کرد تا ئەو دەقەی لەناو ئەو گراڵە بەردانەدا بە دەستی خۆفرۆشەکانی سەردەمی بەعەز شەهید دەبێت. لەگەڵ چەند هاوڕێیەکیدا و چەند هاوڵاتیەکی ئەم دێش دەبنە قوربانی. بینەرمان بن جێپەنجەی مێژوو وەک هەمیشە جوانترین و پڕ زانیاریترین بەرنامەتان پێشکەش دەکەین و ئامانجمانە مێژووی نیشتیمان وەکو خۆی بگوازینەوە و وەکو خۆی
بیخەینە بەردەست ئێوەی بینەری بەڕێز بە ئومێدیەوەی بتوانین ئێوە ئاشناکەین بە مێژووە گەورە و گرنگ و پرسەروەرەکانی کوردستان. لە ترۆپچی هێز و بازی دوژمن بەعز دەیویست شاخ قوت بدات و دەشتەکان وەک بەڕە هەڵتەچێنێ. لە دەیجووری شەوانی ناومێدی کوردبووندا ژمارەیەک پێشمەرگە سوار چاکانە لە ڕێگای دوورەوە بە هەنگاوێکی گورج و خێرا دێبەدێ لە قەڵا سێوکە و شێخ بزێنیەوە خۆیان گەیاندا گوندی قازان بۆ کاری شۆڕش و پێشمەرگایەتی. هەمیشە پێشمەرگەکانی ئەو کاتەی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان چاویان لە چاوی دوژمن دەسزاند و برۆیان لە برۆ گیر دەکرد. ئەو کاتە لە بگرە و بەردە و چێشمە چێشم لە بەرامبەر قسەی سارد و سوچی گەبجاری دوژمن بە کورد پێشمەرگە شمشێری لە کێلان دەرهاتووی ناومشت بوو. دروست شۆڕش ئەو پێشمەرگە گەنجانەی لە ئامێز گرتبوو تین و تاوی نوێی بەبەر هەستی نەتەوایەتی و خەبات جێڕی جەماوەری کوردستاندا کردبوو. جەوهەری شۆڕشەکە بارگاوی بوو بە فەلسەفەی ڕەنجدەران و هەژاران، داکۆشیکردن و لە ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ. ئومێدی خەڵک بەو شۆڕشە هێدی گەورەتر ببوو، چونکە هەمووان دەیانبینی دەستەبژێری پێشمەرگەکانی ئەم شۆڕشە خەڵکانی خوێندەوار و ئازا و قارەمانن. داستانە گەورەکەی گوندی قازانی دۆڵی سووداش ئەو ڕاستی سەلمان کە شۆڕش چ بورکانێکی بەهێزە و چۆن داگیرکەران قوت دەدات. گوندی قازان 36 کیلۆمەتر کەوتۆتە باکووری خۆرئاوای شاری سلێمانی و 16 کیلۆمەتر باکووری شارچکەی تاسڵجێ و سەر بەناحەی پیرەمەگرونە و 6 کیلۆمەتر خۆرئاوای ئەو شارچکەیە کەوتووە. چیرۆکی قوتاربوونی چەشنی ئەفسانەیەک وایە گەر خۆی نەمابایە لەوەیە جێڕانەوەی ڕزگاربوونی هەروە ئاسان بڕوای پێنهێنرایە. ئێستا ئامادەیی خۆی شایەدی زیندووە کە چی کارەساتێک لە ڕۆژی 5/3/1982 لە گوندی قازان ڕوویداوە. ئەگەر بەشێک لە کارکتەرەکانی نێو ڕووداوەکە زیندوو نەبوونایە ئەوە باوەڕهێنان بە چیرۆکێکی لەو شێوەیە گەلێک سەخت بوو. بەڵام ئەوە تا ئەمڕۆ ئێمە لێرەین تا لە زاری خۆیان و خەڵکی ناوچەکەوە ئەو حەقیقەتە مێژوویە بەیان بکەین. لە 5/3/1982 ئەو شەڕە دروست بوو، شەڕی قازان. هەرچەنەی بە شەڕی قازان زۆر باسمان کردووە، زۆر خەڵکی کە لەسەری باس کردووە، لەسەری نووسراوە. بەڵام بەڕاستی شەڕەکە ئەوەندە نابەرامبەر بوو، ئەوەندە نابەرامبەر بوو هی ئەوەیە کە مێژوو نووسان لەسەری بنووسن. بەڵام بەداخەوە کە تۆزێک ئەو شەڕەی هەمار کراوە، زیاتریش ئەوە بوو کە 5/3 ڕاپەڕین دروست بوو لە کوردستانە هەرکەوتە بەر ئەو بەروارە. بۆیە زیاتر شەڕی قازان ئێستا وای لاتوە بەهۆی ڕاپەڕینەوە کەمتر باسی ئەوانەکەی ڕاپەڕینەکە زۆرتر باسەکرێت. بنەگە بمێ باسی ئەو شەڕە بکەم. تەمەم خۆم لە شەڕەکە بەشداریم کردووە، لەو شەڕەیە بووم. ئێمە ئەو سەردەما هەرێمی دوو بوو، هەرێمی دوو بوو بە دوو تیپ، ینی هەرێمەکان بوون بە تیپ. هەرێمی دوو بوو بە تیپی 21 کەرکووک. ئەو کاتە سەکرایەتی بیری لەوە کردەوە کە چێ بکە بە سەرتیپ بۆ ئەو تیپە. خەڵک زۆر هەبوو تەبەن لەوانەیە چارەوانە کە غەریب عسکەری خۆی جێگری سەرتیپ بوو. کاتە جێگری ئەمرهێرێم بوو، جێگری ئەمرهێرێم و کاتە کە عەلی بچکۆل بوو. کاک بێستون هەبوو کە مەسوولی ناوچەی هەرێمی دوو بوو، ئەویش یەکێ بوو لە ئەوانەی کە بەڕاستی مڕەشەح بوون بۆی ببن بە سەرتیپ. ئەوانە خەڵکی عسکەر بوون. تەمان دیارە خەڵکی عسکەر پێشمەرگەی زۆریشیان هەبوو لەسەر لەمەیە، خەڵکی ئازا و قارەمانیش بوون هەمویان. بەڵام هەندێک کێشە لە بینی خۆیانە هەبوو. کێشەکان بەڕاستی من تا نەمەزانی ئەو کێشانە چیە و تا ئێستاشان نەمزانی، نەشەمی بزانم. بەڵام زانی کە کێشەیەک لە دەیەکەیە هەیە لە بینی ئەو بنەماڵەیە یان خێزانەکانن، شتێکی لەو بابەتە هەبوو.
وای کرد کە سەرکردایەتی بیر لەوە بکاتەوە کەس لەواندارێت. لەو کاتەیە کاک ئەنوەریان هەڵبژار، کاک ئەنوەر حەسەن ڕابەری سیاسی هەرێمی دوو بوو ئەو کاتە، پیاوێکی تابڵی دڵسۆز، تابڵی پیاوێکی شۆڕژێر، یعنی تابڵی پیاوێک قاڵبوو لە مارکسیەتە، لە زیندانیش بوو کاتی خۆی لەگەڵ خاڵەشا بۆ ئانا بوو بە ئەفعامەکەی هەفتانەوە بەرەڵابوون و ئەو یەکسەر ئەویش هاتە دەرەوە. پێم وا بێت لە تەنزیمیشە لە ڕێخستەکانە لەگەڵ شەیدی ئازاد هەورامی و کەعالی بچکۆل و ئەمانە پێکەوە بوون کاتی خۆی لە کەرکووک تەنزیمیان کردووە. هاتە دەرەوە ئیتر دوای ئەوە کە هەڵیان بژان ئەویان کرد بە سەرتیبی 21 کەرکووک، تەمەن خۆشی پێی ناخۆش نەبوو، ڕازی بوو. بەڵامیشی لە هەڵەکانی سەرکردایەتی ئەوەیە کە یعنی ئەوە بوو کە ئەیکرد هەندێک جار شتی وایانە ئەکرد کە بەسەر خۆیان هاشکایەوە. بەسەرێکی لەوانە ئەم کاک ئەنوەر حەسەن هەروەکو وتم پیاوێکی قارە، پیاوێکی بەڕاستی دڵسۆز بوو، پیاوێکی شۆڕژێر بوو، پیاوێک بوو بە هەموو مواسەفاتەکانی خەڵکێکی سیاسی لەو پیاوەیە هەبوو. بەڵام ئەوەی کە نەبوو ئەوە بوو کە کاری سەربازی نەکردبوو. یعنی ئەوەی من بینیم تا ئێستا لە مەفرزەیەک کە ئەو یەک پێشمەرگەیە بوو بێت، لەناو مەفرزەکەشا توش شەڕ نەبوون، ئەوەی تا ئەو کاتی بوو بەسەرتی. چۆن کردیان بەسەرتیب من ئەوە تێنەگەیشتم، زیاتر لەوە نەبێت کە ئەو کێشەی عەسکەر هەبوو. تەبەن کاغی عەسکەری زۆری پێ ناخۆش بوو، ئەوە زیاتر ئەو پێی ناخۆش بوو، چونکە ئەو خۆی بە موستا قەزانی هەروەکوتم جێگری هەرێم بوو ئەو کاتە. ئەو وەڵحاصل وای لێ هات لەو فترەیە کە کاک ئەنوەر بەرەو شۆ بڕۆشتایە کە غەریب بەرەو عەکسی ئەو شوێنە ئەڕۆشت، یعنی دائیمە حەزێ کرد دوورکەوێتەوە لە تیب. ئیتر کاک ئەنوەر دەستی کرد بە ئیشەکانی خۆی لەو کاتەیە. تەمەن لەو کاتەشا هەرێمی دوو پێشمەرگەی زۆر کەم بوو، یعنی دوژمن ئەگەڕا بە دوامانە کون بەکون بۆی لە شوێنەکە تووشی ئەوە بین تووشمان بێ و تەمەن بۆی کۆپتەر و شتەکانەوە بەتایبەتی منتخەی ئێمەش منتخەیەکی گەرمیان و تەخت و ئەوە بوو، شاخوچی زۆر نەبوو. پێشمەرگەی شەهید دەکرد و جاری وا بوو مەسەرەن دووسێ پێشمەرگە بەیەکەوە کە شەهید دەبوو. ئەمە وای کرد کەیتر ئێمە بیری لە خۆمان بکەینەوە، ینی بەڕاستی وا بکەین کەیتر شەڕی بەڕاستی شەڕی پارتیزانەکانمان زیاتر بە قووەت بکەین، وا بکەین زیاتر التیزام بە ئەو ڕێگایانەوە بکەین کە شەڕی پارتیزانی پێڕوا. من بەش بە حاڵی خۆم ئەوەم لاین بوو، لا مەبەست بوو. من ئەو کاتانە پێش ئەوە تەمەن کادر بووم، دوایی لە کاتی کە ئەنوەر هات بوو بە سەرتیب من بووم بە ئامەنفرەزە، مەفرزەی کەرتی دوی تۆکمە بوو، مەفرزەکەی من سەر بوو بە تۆکمە بوو، کاغەریب عەسکەری ئەو کاتە سەرتیپی ئەو کەرتەش بوو. کاغەریب خۆی وەکوتم بەرەو خوار ڕۆشت کە بۆیە بەرەو خوار نەڕۆشتایە، چونکە ئەو ئیشەکەی لە ئیشی ناو دۆڵی سووداشە بوو. ئەمە من کەوتمە جەولی خۆم و هەر کەسە و کەوتە جەولی خۆیان و بۆکو ئەوەی ڕۆشنبیرکردنی خەڵک و باسکردنی شۆڕش بۆ خەڵک و ئەگەر لە شوێنێک شتێکمان دەستکەوتایە تەق و تۆقێکمانە کرد و زیاتر ئیشەکانی ئێمە ئەوە بوو لەو کاتەیە. من لە منتخەی خۆمان جەولەمە کرد. کاک ئەنوەر حەسەن پاشەوەی هەندێک جەولی کردبوو لە دەوری قەڵاسیەوەوانە، پێی باش بوو کە بێ لای ئێمە شەو جەولێ بکە. هات بۆ لای ئێمە. کاک ئەنوەر کە هات لە ئەو کاتە ئێمە لە دی قازان بووین، هات بۆ قازان. من 12 کەسم لەگەڵا بوو بەخۆمەوە، ئەویش بەخۆیەوە 12 کەس بوو، بووین بە 24 کەس. ئەم 24 کەسە لە قازان ماینەوە. ئیتر قەت وانە بوو ئێمە هیچ جارێک کە ئەچوونە دێیەکانیشەوە شەوان بۆ نانخواردن بە زۆری ئێوارە نانمانە خوارد و نانێن بۆ پێچینەوە ئەڕۆشتین لە شوێنێکی چۆڵە نانەکەمانە خوارد، یان لەوێ ئەماینەوە شەوە بە ڕۆژەکەی بووی ناو دێیەکان نەمێنینەوە. کاک ئەنوەر تقریبا 3 ڕۆژی ڕێک ناو دێیەکە ناو دێی قازانە مایەوە. من زۆرم لەگەڵ باس کرد کە ئێمە ناکرێت لەم دیە بینیم 3 ڕۆژ
دژمن هەر پێ زانەیە ینی یەکێکە بێت ئەو خەبەرە بگەێنێتە دژمنکە ئێمە لێرین دژمنش خواخوای ئەوەی بوو کە بزانێ ئێمە لەکوێن بە تایبەتی تۆش کە تازە بووی بەسەرتی بیانە زەربێژی گەورەت لێدەن لە تیپەکە بدەن ئەو هەری باشە ئەڕۆین پەلەمەکە تر ڕۆژی بڵین ئەو ڕۆژەی پێش ئەوەی کە شەڕەکە بێ پێم وتم پێشنیارێکم بۆ گوتم کاک ئێمە ئەوەنەی لێرینەوە بەڕاستی بێتاقەت بین لە دیەکە من ئەم شەو ئەگە پێت باشوێ ئەچم مەفرزگەی خۆمە بم ئەچین چالاکیە لە تاسوجەکەین دوای شەڕەکە دوای ئەوە چالاکیەکەمان کرد دێنەوە بەلای تۆ ئیتر ئەبێ بڕاریشی خۆمان بین لێرە بڕۆین تەوە من لێرە ئەو هەڵەیەم کرد یعنی بەڕاستی ئەمە هەڵەیەکە من تازە بیری لێکەمەوەنی دوای ئەو بیرم لێ کردەوەکە ئەبواە من ئەو چالشیم نەکردایە چۆ ئەگەر حکومت تا ئەو کاتە هەچەنە زانی بووی کە ئێمە لەوین ئەگەر نەشی زانی بێ بەهۆی ئەو چالەکیەوە زانی کە ئێمە لەو سنوورەیە وەرحاصل کە چوین شەو چالەکیەکەمان کرد سێ جاشمان هێنا لەگە خۆمانە سێ جاشمان بەدیل گرد و هێنامان ئەوە بەرەبیان ئێمە گەیشتینەوە قازان ئەوان نانیان خواردبوو برادران تەوزیع بوون ئێمە یەکسەر چوینە مزگەوتەکە لەگەڵ کاگەنۆرە یەکترین کاگەنۆرم بینی هەردووکمانەوە بە چۆکمان بەسەر پەنجەری مزگەوتەکە دادا بوو بۆم باسەکە لە شەڕەکە چۆن بوو چیمان کردووە ئەم شەو تر بوو بە تەقە لە هەموو لایەکەوە بوو بە تەقە بەڕاستی بڵێن سەرمان لە شێوە چکە تەقە لە یەک لایەکەوە نەبوو لە هەموو ئەو گردانێکە دەوری شاخەوە بوون تەقە بەرەو ناو دەیەکە هات بەرەو مزگەوتەکەش هات بیسەڵن تر کاگەنۆر وتی چوینە دەرەوە بزانیت چییە کاگەنۆری شەرزاد ئەو هێزەکە بەرە با بڕۆین بەرەو ناو چەمی سەرودیەکە چەمێ بوو ئێستا تەمەن من دوایەوە چوومەوە سەری من لە قازاندا وتیان گوایە لافاوێک هاتووە ئاو زۆر نازانم شتی زۆر گۆڕی و مەعالمی ئەو هینەی ئەو قازان پشتی قازان و خۆی نەما بوو تەنانەت من ئەو شوێنەی کە خۆم شەڕم تیا کرد شوێنەکەم نەدۆزیەوە ئەو سێ ڕۆژە کە ماینەوە من پێم وا بوو کاگەنۆرم وت کە زۆر بڕۆینەوانە بە ئەو دیار بوو چاوەڕێیەکی شەکرد بێ بۆ لای بۆ زێوێ ئەم بچێتە ئەو بەرەوە بۆ زێوێ ببینێ ئەو سێ ڕۆژە پێم وایە مانەوەکەی ئەوە بوو هەرچەندە من نەمزانی چییە دواتر زانیم وتیان گوایە دەستگیرانەکەیەتی ئەوێ بچێت لەو بەرەوە ببینێ بۆی ڕێوشێنی گواستنە و شیوادا بنێن چکەیتر کاگەنۆریش تەمەنێکی هەبوو کە ئەوش دابمەزێت دەستگیرانەکەی تاخیر بوو نەهات نازانم چۆن بووی تر ئەو ئێمە ئەو سێ ڕۆژە ماینەوە سەبەبەکەی دواتر زانیم کە ئەوە بوو داستانەکە و ڕووداوی نێو داستانەکە ئەوەندە کارە سەدبارە زەحمەتە بتوانرێت بە ئاسانی بڕوا بەوە بهێنی شەو و ڕۆژێک پێشمەرگە بەرگیری بکات داستانێک تۆمار بکات و چەندین گەلەجاش تێک بشکێنێ جگە لەوە شەڵەی ئەو کاتی پێشمەرگەکان هۆ کارێکی دیکە بوو بۆ ئەوەی ئەو کارە ساتە ڕوودات و خۆیان بکەنە قوربانی من پێم وتم کاگەنۆر ئەگەر ئێمە بچینە ئەو شیوەوە بەڕاستی وێرانە بینەوەمانەوە یەک چەمێکە تۆ ئەو هەموو پێشمەرگاخیتە ئەو چەمەوە ئاخر چەمێکی بچکۆلە هەر جێی حرەکەمان نەبوو ناو چەمەکەیە وتی نە ئەبێ بچنە ئەوێ وتم کاگەنۆر بکەم چی ئەوێ نایە دووسێ جارم تاکید لێ کردەوە لە ئەخیرا پێی وتم وتی من سەرتیپمیا تۆ بڕۆ بیان بە و التیزام بکە ئیتر چار نەما پێشمەرگانم وتم بڕۆنە ئەوێ و بەڵام بەڕاستی من خۆم قەناعەتم بۆ شوێنە نەبوو بۆیە من نەچوومە ئەوێ بە تەنیا ڕوون کردە گردی حرەسات کە نیوەی تا نیوەی گردەکە چوو بووم شەید گۆرانم بینی گۆرانی گوڵستایی پیاڵێن خەڵکی چەپچەماڵە ئەوم بینی بەرەو لە گردەکە هاتە خوارەوە بێچەک بەڕاکردن وتم چی بوو وتی ئەوێ گیرە ئیتر کە گیرا منیش گەڕامەوە بۆ لای برادران بزانم ئەوان چیەکەن لەو کاتەیە یعنی بەڕاستی وەکو ئەوی چۆن لە شەوە ساجێک پشکۆ هەڵبەیت ئاوا گردارمان بووە هات لە هەموو لایەکەوە کردار بۆ ناو گردەکە بۆ ناو شیوەکە چکە ئەیانزانی بینی بە کە ئێمە چوینە ئەوێەوە ئەوێ شوێنێکی زۆر بچووک و زۆر تەنگ کە چوین تەماشام کرد پێشمەرگان هەموو بەسەر یەکا دێنەوە ڕۆ نازان چی بکەن
پێشمەرگەیەکمان بەناویش شەید وەبزم سیروانیان پێ ئەو کاتە نازانێت لە شەیدەکانە بینیمانی بە گڕی گرداری بیکەیسی ئاگری تێبەربوو. ئیتر وتم کاکە نۆر چی بکەین ئیستا هەر بێکە هاتین قەرارێکمان پێ نادرا لەو کاتێک کاگەدۆر بریندار بوو. برینەکە وەبزم بە دەستی کەوت قۆڵی بوو بووم پێچایەوە و لەگەڵ برادێکی نازان بەخوا کامیان بوو بوومان پێچایەوە هەچۆنە بێ وتم چی بکەین کاگەندۆرە بێ قەرار بێ ئیستا چون جەمومان تیاچی وتی تۆ سەرتیب بە من هیچ ناڵم تۆ چیەکەی بکە بڕۆ بە ئارزوی خۆت. اینجا وتم کاگەندۆر تۆ پێشتر ئەوت بە من بوو تا تازە ستا ئەو کەوتنی ئێرە چیە ئەلاکۆلین سیرم کرد تەماشایەک بگوێ گردێکە بوو بەرامبەرمان ئەو گردە نەژیرا بوو ئەگەر ئەومان بگردایە بەهەرحاڵ ئەمان توانی ئەمان دژوردەوە دەڕستار بکەین. شێخ سەلام ئامانپرستەکەی کەتی تیب بوو بڵین لەگەڵ کاگەندۆر هاتبوو وتم شێخ سەلام لەگەڵ پێشمەرگەیەکە ئێوە بڕۆن ئەو گردە بگرن منیش دوو خەڵکت بۆنێرم پێشمەرگەت بۆنێرم. وتی کاکەی خەڵک چۆن توانێت بلێرەوە بڕۆ جەبڕاستی ناقشی نەبوو یعنی گردارەکە لەوەیان نەبوو کە ئاهات بوون ئەو کەسەی دەرکەوتایە. وتم باشە کاکە من ئەڕۆم کاگەنۆر تۆ لەگەڵ شێخ سەلامەت من ئەڕۆم بۆ وێ کە گەیشتم ئەوێ دوو خەڵکم بۆ بنێرن پێشمەرگەم بۆ بنێرن ئێمە ئەوێ بگرین ئیتر کە ئێمەگە کێشەمان ناوێنێ. وتی باشە بڕۆ. من ڕۆشتم بەرە ئەو گڕەیە ئەو گرداریە هەچۆرە بوو خۆم گیانە گردەکە لەوێ تەماشاکەم وەستام کەس نەبوو کەس نایە بەلامە پێشمەرگەکان هیچ دەرنەکەوتن تر ناچار گەڕە بگەڕێمەوە بزان بۆ نایەن چۆن بەتەنیاییچم پێ ناکرێ لێ بە کاشوەکەەوە جێش جاشەکەش لەوەیان نەبوو ینی زۆر هاتەبوون زۆر خۆیان حازر بوو. لەو کاتەیە ئەوان چاوەڕێ ئەوانەکەی خەڵ بزان بە وەزعەکە چییە بێت چی بەسەر دێ من گەڕامە بۆ لایەن هاتمەوە لە ڕێگا ئەوەندە گردارم بۆ هات نەمزایی نەشەوە نە ڕۆژە نەمزانی چەپمە ڕاستە سێ فشەکەم بەرکەوت هەر لەو گەڕانەوەیە. ئیتر یەکیان بەر قاچم کەوت یەکیان بەر سەلوو ڕانم کەوت دانێکیان بەردەستم کەوت دەستی چەپم ئیتر منیش پەکم کەوت هەر ئەوەنم پێکرا خۆ بخستە پاڵ بەردێک و لە پاڵ بەردێکە مامەوە. کاگەنۆریش پیانی وتبوو برادرانە وتبووی کەس نەڕاتەوە شێزار شەید بوو تازە هەر کەسی چێش بڕالیەوە شەید دێت چون گڕەکەی بینی بۆ گردار و شانەیەکەوە دێن و حەزی پێشمەرگانی نێشوو بوو. من لێ مامەوە ئەو لە پاڵ ئەو بەردەیە ئەوە دوای دێمەوە سەر ئەوەی کە چۆن دیفاعم لە خۆم کرد تا و کاتی ڕزگارم بوو. ئەمانیش کاگەنۆریش ئەڵێ باشە با بچین بەرەو ینی بە قەراغی شاخەکەیە بچینە سەرەوە بزانین لێەوە شتێ بکەین. ئیتر کە بە قەراغی شاخەکە ئەوانە ڕۆن قالە فەرەجوانی پێیان نەزاننکەوە ئەوان لێەوە دێن قسە ناکەن تا دێنە بەردەستیان سەرەوە تەختاییەکە بێت کە ئەمان ئەگەنە تەختایەکە ئەوانیشتی بۆیان دانیشتون دەسەر ژانلیەکەن ئەوانی شەیدیان کرد ئەوەندەیان شەید کرد. پێشتر بیرم چوو بڵێم لەو مەجموعەیەم کە ئێمە 24 کەس بووین کۆمەڵێکمان کە تەقەدەسی پێکرد لە خوار ئاوایەکەەوە تۆزیان بوون ئەوانێشان نهاتبوونەوە ناو مزگەوتەکە هەر لێوە بەرەودەی کرژە ئاڕۆن بۆ چەمەکەی کرژە ئەوە لێ ئەوان هەمویان ڕزگاریان بوو کەسیان هیچیان لێ نهاتبوو. ئەوەی مایەوە ئەوە بوو کە لە سەروی کرد چەمی بڵین لە سەروی دەیەکەوە بوو ئەوان هەمویان شەید دەبن. ئەوەی ئەمێنێتەوە لەوێ من ئەمێنمەوە کاک مام عمەر بڵین عمەر نەجاڕی پێڵێن ئەو ئەمێنێتەوە تەمان دێکی لە کوڕەکانی لەوێ شەید دەبێ لەگەڵ شێخ سەلام بە برینداری هەرسێکمان تەمان. کادیەکی ڕۆشنبیر کاگەنوەری خەباتکار سەرتی بێکی کرێکار کاگەنوەر شێری سەنگار ڕۆڵی بەرانتی لەبەر کاتێکە سوویتە سەنگار تا مەرگ نەهاتێدار. ساڵی 1970 مەفرەزەی لە پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتنە گوندی قازان بۆ حکومەی قازان شوێنێ بووە کەمترین خەڵکی خۆفرۆش و ئەوانەی تیا بووە کە هاتنە ئێرە بۆ بەیانەکەی دیاریخباری کرابوون سەرەتا ئەوان لە مزگەوتەکەی بوون بەڵام بەیانەکەی لە کاتژمێر دەوری هەشت و چارەکەوانە
ئەوە نەمانزانی تەبەنێمە لە شاد حاڵین تەقە کرا لەو گردەوە و گردە پێوترێ گردی ئاگری نەورۆسەکە وا پێسیوەکو باسییان کرد شید گۆران بۆ لێوە حرەز بووە تەقیان لێ کرد بەداخەوە برینار کرا هاتە خوارەوە ئێتر شەڕ دەستی پێکرد دیارە هاوری لە پێشمەرگەکان کرد پێشمەرگەکان هەر هەمیان لە مزگەوتەکەیە کاتی سراحەتیان بوو ئێتر پێشمەرگەکانیش ئازایانە کوڕانە لە بەردانە خۆیان جلوبەریان خۆیان گۆڕی و هاتن بەرەوە ئەو کاتە وا دیاربوو نظامی شەڕ ئەوە نەبووە کە پێشمەرگە لە گوندەکانە بمێننەوە بەرەو سەر و گوندەکەەوە بەڕێکەوتن بەڵام قارەمانەنا ئەوەی ئێمە لێمان بینین بەڕاستی شەڕێکی زۆر پاڵەوانانیان کرد بەڵام بەداخەوە جێ شوجاش ئینزالی کرد لە سەر و دیەکەوە ئێتر بوو بە شەڕی دەسەویەخە ئێتر لە پشت دیەکەوە چەند پێشمەرگەی شتید بوو کاگەنۆر حەسەن ئەوان تەمەن ئاوها ڕۆشتون بەم شیوەیە ڕۆشن هەموو پێشمەرگەکانمان بەم شیوەیە سەرکەوتون بۆ سەری سەرەوە ئێتر هەتا لای ئەو گردە بەداخەوە زۆربەی زۆری پێشمەرگەکان شەهید بوون کۆمەڵی پێشمەرگەشمان ئاوا بۆ خواردیەکە ڕۆشتن وەکو شەید هێمن و کاگە ڕەحمان گەبەیەوان چونە سەرەوە ئەوان چونە سەرەوە چونە سەر ئەو گردە ئەو گردەی کە لێرەوە دیارەوە پێوتەیە گولتکەی شتێ دەهێمن خۆی ناوی دوو پڵ بوو لە خۆشەویستی شتێ دێمن لەبەرەوەی کادر بوو یاکی بەڕێز و محتەرەم بوو نان گۆڕیتان بە ناوی گولتکەی شتێ دێمن ئێتر بەرا بەداخەوە ئەوەی کە کرا ئەو تیارە سنتیانە دەستیان ناپارست تیاری حەماڵی دەستیان ناپارست شەید هێمن بە تارەی حەماڵی بە ساروگ لێیە جێی داخە چەند هاوڵاتێکیش شەید بوونەی کە لەوانە شەید فاتمە بوو کە خێزانی کاگ عومەری شاناز بووە مەشهور بووە ئەوە بە تەبەن بە تەقەی کۆمپیوتەرەکان شەید بوو ئەو کۆمپیوتەرانەوە نزم نەبوونەوە خۆمان شاید حاڵ بووین خۆمان لەو کاتانەیە لە کاتی ئاگربارانە ئێمە نان و پیشەکمان برد بۆ پێشمەرگەکانەوانی کە مابوون لە خازانە تەبەن کاگ بەکردتەلانی و دووسێ پێشمەرگەی تر بەداخەوەوانە بریندار بوون بریندارەکانیان زۆر قورس بوو توانیتیان فاتمە فەیمەخان لەگەڵ سەباح و چەند ئافرەتێکی ترە تەداویان کردن هێشتیانەوە تەمە شەوێت تا بانی هێشتیانەوە شەڕەکە وا بوو کە لە سا هەشتی بانی پێنجی مانگەوە دەستی پێکرد بۆ هەشتی بانی شەشی مانگ ئەنجا کۆتایی هاتووە کا شێرزا حافز و ئەو برادەرانە لە قوچکەی خوار و بریندار بوون بەداخەوە ئێتر ئەوانە سوێنێ کە کۆمڕێکیان دەرچوون ئەو دەرچوونەی کەوا بوون کاکی شەید هێمنەوەی کە باسمان کرد ئەوی بامان شێوە دەرچوو بوو بەڵام بەداخەوە ئەوی شەید بوو ئێتر ئێمە کاتێک کۆپتەر نەیە هێشت ئێمە بەڕاستی دەرکەین تەنیاوانە ماڵ بۆ ماڵەمانتوانی نانیان بۆ بەرین ئەو پێشمەرگانی کە مابوونەوە لە قازانە فیشەشیان بۆ بەرین خزمەتمانەکردن بەداخەوەی ترەوەی کە ڕوویە سەد 11 پێشمەرگە شەید بوو جێگای داخە کاگەنۆر بەداخەوە کاگەنۆر حەسەم یەکەم جاری بوو کە لە سەرکردایەوەت بە خوارە بوو لە پرساوی تیپی بسوەیەکی کەرکک زۆر جێگای داخەوە یەکەم جاری بوو ئێتر بەداخەوە ئەو پێشمەرگانی ترژوەکو ئەو پێشمەرگانی کە لە بیرم بێ شەیدیە منە کاگشێت عەبدولخالقە حەمەشکور بلوکێنیە ئەمانە هەمیان شەید بوون هاوڵاتێکیش کە وا بزانم لەگەڵیان هاتبوو ئێتر ناتام لەم دیانەی خوارەوە هاتبوو لەگەڵیانە ئەوش بامان شێوە شەید بوو واتە 11 پێشمەرگە دوو هاوڵاتی بە ناوی خوای بەخشندەی میهرەبان خەڵکی لە ماڵ دێنە دەر بەرەو پیری کاگ ئەنوەر سرودێک لەسەر لێوان بەخێر بیتەوە لامان کاڵ بۆ چاوی ڕەشمان بۆ شەهیدانی قازان ئەمە ئەو سرودە بوو کە دوای ئەم پۆلە شەهیدەی گوندی قازان ساڵی 1962 بوو ئەم کاتانە بوو تقریبن چەند ڕۆژێ پێش ئەم کاتانە بوو لێرە لەم گوندایە گەمارۆ دران و شەهید بوون ئەم سرودە دوایی کەوتە سەر زاری مناڵانی قوتابخانە و لاوانی منتیقەی سوورداش چونکە حەدەسەکە لەم منتیقەی ڕوویە دوایی ئەمە بوو بە وێردی سەر زمانی هەموو کوردستان بەداخەوە گورزێکی گەورە لە ئەو سەردەمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی پێشمەرگە درا بە تایبەتی ئەم پێشمەرگانە کەرکوچی بوون و ئەم پێشمەرگانە زۆربیان قوتابخانەیان تەواو کردبوو هەندێکیان زانکۆیان تەواو کردبوو شەید ئەنوەر حەسەن یەکێک بوو لە ڕۆشن بیرە گەورەکانی میلەتی ئێمە کەسێکی پەروەردەکراو بوو هەڵەکان کەم و کورتیەکان لەم شەڕەیە هەرچێک بێ لە ئازایەتی و لە قارەمانێتی و لە دڵسۆزی شەید ئەنوەر و هاوڕێکانی
کەم ناکاتەوە بەڵام طبعاً هەڵە بوو هەڵبژاردننی ئەم شوێنە مانەوەی چەند ڕۆژێک لەم شوێنە و پێشتریش تێکەوتنی پێشمەرگە لە زۆر شوێنی کە ڕووییا بوو بۆ نمونە لە حەیدەربەگ کۆمەڵی پێشمەرگە شەید مەلا ئاراس و عەلی ساڵح و ئەوانە لە بۆڵقامیش هەژدە پێشمەرگەی حیزبی شیویعی بەم شێوەی ئێرە شەهید بوون لە حەمە غەفور ئاغجەلەری لە ناو باخێکا کۆمەڵێ پێشمەرگەی قارەمان جار شەهیدی کردن هەروەها لە منتیقەی دڕی و منتیقەی ماوەتیش ئەحمەد فەتحوڵا و ئەوان بەو شێوەیە جار شەهیدی کردن من ئەو کاتە فەرمانبەر بووم لە وێزگەی کارەبای دووکان بەرپرسی شانەی سەرەکی بووم شانەی سەرەکی دوای شانەکە بە ناوی شەید هێمنەوە ناوندرا شەید هێمن کادری ئێمە بوو ئەندامی پۆل بوو شەوی پێشووتر لە لای ئێمە بوو لە کۆبوونەوە بوو لەگەڵ شانە سەرەکیەکە ئێمە بۆ حیمایەی شەید هێمن کە یەک پێشمەرگەی لەگەڵا بوو ڕێخستنی خۆمان بڵاو کردووە بە چواردەوری گوندەکەیە بە بێچەک وەکو کەمین بۆ بەڵێ گوندی کرژە چکە گوندی کرژە بەرامبەر ئێرەیە و نزیک بوو لە جادەی قیرەوە جادەی قیرە هاتە ناو گوندەکەی ئێمە و زۆر بەیانیان کە هەڵەساین جەیش و جاش دەوری ناودیانە گرت بۆ یەکە شەید هێمن هاتە لای ئێمە کۆبنەوەمان کردووانە دوای گەڕایەوە بە حەقەت ئێمە نەمانەزانی ئەو پێشمەرگانە لێرە ماو نەتەوانێ و دیارە ئەم پێشمەرگانە لە منتیقەی ئاغجەلەر و ئەوانەوە دێ بەدێ کە هاتوون جاسوس و ئەوانە بە دوایانەوە بوون هەتا لێرە کەوتنە ناو ئەو کەمینەوە بەڵام یعنی طبعاً زۆر باز ئەکرێ ئێستا باز ئەکرێەوە ئەم خەلەلانە باز ئەکرێ کە بۆچی ئەم شەهیدانە ئەم پێشمەرگانە گوندەکان بەجێشت و شەڕی ناودیان نەکرد طبعاً ئەو کاتەی یەکێتی نیشتمانی کوردستان استراتیجی شەڕی ناودێی نەبوو لە بۆی زەرەر بە خەڵکی گوندەکان نەگەیە بە خوێنی خۆیان سەدان پێشمەرگە بەو شێوەیە شەهید بوون ئەیاندایە شاخەکان و دەشت و دەر و لەوێ شەهید بوون بەڵام دوایی بەڕاستی استراتیجی شەڕ گۆڕا بە تایبەتی شەید مامەڕیشە لە شەڕی حەمکە و هەڵۆ چەمچەماڵی لە شەڕی وازم شەڕی حەیدەربەگا من ئەوەی مەلا ئاراس و ئەوان لە شوێنێکی کە بوو لە شەڕی حەیدەربەگا دێهاتیان بەجێ نەهێشت دوای لە 1970 شەڕێکی کە لە کرژەکرا لە دەیەکەی ئێمە بەر چوار پێشمەرگە هەتا ئێوارە شەڕیان کردو نیانهێشت ئەو دێ بگیرێت 12 خان و سوتا کەسیش بریناریش نەبوو ئێمە ئەو کاتە من حەزەکەم ئەوەش بڵێم یعنی کە شەید هێمن شەید بوو ترساین لەوەی کە ناوی ڕێخستنەکانی ئێمە لە گیرفانی شەید هێمنا گیرابێ بۆیە من دوو ئەندامی ڕێخستنم نار سۆراغی پێشمەرگەکان بکەن برینارەکان بکەن یەکیان ڕزگار عەبدوڵڵا بوو هاوڕێ هەژار دوو ڕۆژیان پێچوو لە چەمی سوورقاوشان و ئەوانە دوای زانیمان کە تۆڵە پشتەکەی هێمن عەبدوڕەحمانی مەیاس بردوویەتی ئێمە طبعاً دێهاتی ئەو بەرەوە دی دەشتەکە هەموو ئاگامان لە شەڕەکە بوو هیچ دەسەڵاتێکشمان نەبوو بەڵام کە بینیمان کۆپتەرەکان ئەنیشنەوە و بە نزمیەن زانیمان پێشمەرگە شکستە زانیمان سەیتەرای شەڕگەکەیان کردو ئەوانە ئێمە من طبعاً ئەو کاتە فەرمانبەر نەمتوانی هاوڕەکانیشم زۆریان تەلەبەی سانەوی بوو نیانتوانی بچنەوە بۆ دوکان بۆ ئەوەی ویسمان دڵنیا بین لەوەی کە کۆڵە پشتەکەی شەید هێمن نەگیراوە چکە شەید هێمن شەوی پێشتر وەکو باسم کرد لای ئێمە بوو دوای زانیمان هاوڕێ ڕزگار عەبدوڵڵا هەژار ناوی حرەکیەکەی هەژار بوو کاتە لەگەڵ برادریشکە بیرمان چووە ڕزگار خۆشی بیری چۆکێ لە چەمی سوورقاوشان تووشی هەڵۆ و ڕەحمانی مەیاس و باقی ئەم شکستەی ئێرابن ئەڵێن کۆڵە پشتەکە ڕەحمانی مەیاس بردوویەتی لەگەڵ خۆیاوی شەید هێمن طبعاً شەید هێمن یەکێک بوو لە کادرە زۆر ڕۆشنبیر و بەتواناکانی کەرکووک و چەمچەماڵ و ئەم منتقەیە بەداخەوە چەند کۆبوونەوەیکی لەگەڵ ئێمە کرد و شەید هێمن دووریش بووە لە لێرە وەکو باس کرا لە ئەو دەی تر بووە لە کانیچنار بووە لەوێەوە کابینێ تەقە لێرە دەستپێکا لێوە خۆی گەینێت ئەم شاخەی ئەم سەرەوە قازانیەکان نزان ناوی چی ئێستا ناویان ناوە شاخی شەید هێمن لەوێ کۆپتەرەکان شەیدی ئەەکەن ئێمە دوایەوەی کە زانیمان ناوەکان نەگیراون و کۆڵە پشتەکەی شەید هێمن نەگیراوە اینجا توانیمان بچینەوە بۆ دائیرە و بۆ شوێنەکانی تر اینجا من حەزەکەم ئەوەش باز بکەم ئەو کاتە هێزی پێشمەرگە بە ژمارەی زۆر نەبوو و ئەمە شکستێکی گەورە بوو بۆ هەرێمی دوو بۆ پێشمەرگەکانی کەرکووک
لە ناوەندی کۆمەڵەوە داوا لە ئێمە کرا کە ئەگەر ئەتوانین پێشمەرگە بنێرینە دەرەوە لە تەنزیمەکەی خۆمان ئێمە ئەو کاتە 8 پێشمەرگەمان ناردە دەرەوە بە دوای یەکە چواریان بە یەکەوە دوایی دوان و یەک خەڵچکەمان ناردە دەرەوە مەسەڵەن ڕزگار عەبدوڵڵا هەژار عوسمان غەریب ڕێبین برای خۆم عەبدوڕەزاق کەریم زانا مەولود حەمە ئەمین دانا غەریب عەزیز وەنەوش توانا لەتیف وریا لەتیف ڕەشید ئەمانەمان ناردە دەرەوە. ئەو پێشمەرگانەی لە داستانی قازانجانی خۆیان بەخت کرد لە پێناو ڕزگاری کوردستان هەریەک لە شەیدان شەیدی فەرماندە ئەندازیار ئەنوەر حەسەن فەرماندەی هەرێمی دوو شەید ڕزگار جەلال ناسراو بەهێمن ڕابەری سیاسی هەرێم شەید نەعمان عەبدوڵڵا شەید نەجمەدین فاتح شەید حەمە ساڵح سدیق شەید کامەران عومەر شەید حەمەشکور عەلی شەهید جمعە حەسەن شەهید کەمال قادر شەهید عەبدولخالق ساڵح شەهید عەبدولقادر ساڵح شەهیدی هاوڵاتی فاتیمە حەمە ئەمین شەهیدی هاوڵاتی ئەحمەد عەبدوڵڵا کەریم ئەم هاوڵاتیە بەهەڵا لەلایەن ئەو مەفرەزە پێشمەرگەیەوە لە گوندی دارتووی نەزەری نزیک شارچکەی تاسڵجە دەستگیر دەکرێت کە کێشەکەی تەنها کێشەی کۆمەڵایەتی بۆ ئەگەر نا هیچ پەیوەندیەکی بە چەکدارانی ئەو سای حکوومەتی عێراقەوە نەبووە. دوایەوە شەیدیە من پێزانێ شەیدیە من کە پێڵەن ڕزگاری جار قەساب ئەو پێم وایە دێ لە خوارێ لەوێت کۆبنەوەی هەبوو لەگەڵ ئەم دێکەسا ئەو کادری ئەو منتیقەیە بوو کۆبنەوە کە گوێ لە تاقانە بێ یەکی لەگەڵایە پێشمەرگە بوو کادری پێشمەرگەیشی لەگەڵ بوو پێم وابێ ناوی عەبدوڕەحمان بوو شتێکی لەو بابەتە بوو ناوەکەی هەردووچیان سەرەکەون بۆ سەر شاخ کە ئەچنە سەر شاخ یەک شوێنێکی زۆر باشە یعنی ئەگەر ئەوان لێ بمانایەتەوە ئێمە هەمومان ڕزگارمانەوە چۆن مسەیتەر بوون بەسەر هەموو جاشەکانە بەداخەوە کۆپتەر هەر زۆر زوو ئەوی شەید کرد و عەبدوڕەحمانیش بە برینداری نازانم کەوتە چۆڕە ئەویش هاتبۆ خوارەوە وتر خۆی ڕزگار کرد لەو لاشەوە بەکرتەلانیش ئەویش کاک بەکر ئەویش بریندارە بێ ئەو خۆی کاتەم ژێر کۆمەڵە دارە وازم لە کتێبەکەی باسێکە ئیتر دوایەوە ئەچێتە ماڵێکەوە و لەو ماڵە ئافرەتکی بەڕێز زۆر یارمەتی دابوو ناوەکەی بچێتەوە ئەو شەوە تا بەیانی وتە بەیانی ئەویش ڕزگاری بێ والحاصل ئێمە ئیتر بینەوە سەر ئەوەی کە من خۆم چۆن ڕزگارم بوو لە شەڕەکەیە من لە پاڵ ئەو بەردەیە بووم پشتم قایم بوو ئەمزانی کە پشتەوە لە پشتەوە بۆم نایەن ینی لە سوچ ئەملا ئەولام بڵین قایم بوو ئەوەی کە لێ ترسام بەرامبەرم لەگەڵ خوارەوە لە دەیەکەوە بووم بێ ئیتر من دیفاعم لەو دوو شوێنە کرد دوو سێ جار جاش خۆیان هەڵدا بۆ بەرەوە بۆی بتوانن لێەوە تەقەم لێ بکەن ینی دەسم ڕاستە بەڕاستی باسی هین ئەو خۆم نەکەم ینی لێمەدایەک سەر ئەم ئەیانم خست نەمەهێشت بکەن ئەوانش کە زانیان هەرچیەکە ڕۆی لێو ئەکەوێ جاشەکانیش بەڕاستی ئەترسان نەخوایان لەبوو شوێنە والحاصل من مامۆتا ئەو بەرگریەم کرد تا دەوری شەشی ئێوارە بەهار شەشی ئێوارە تقریبا ئیتر خەریکە هی نەبێت تاریک و ڕوو نەبێت لەو کاتەیە باسی کۆپتەرەکانیشم بۆ نەکردن کە چوار کۆپتەر بەردەوام تەقیان لێ کردی چوار کۆپتەر بەردەوام ینی کۆپتەرەکان و لەوەیە نەبوون لە ئینا ڕەنگە هەندێک برادەرمان هەر کۆپتەر شەیدی کردی بێت ینی ئەوەندە نزم بوون تۆ گرێنگەی چاوی کابرای سەر دۆشەکە دەبینی ئەوەنە نزم بوو والحاصل من ئەو بەرگریەم کرد تا ئێوارە جۆم لێ بوو جاری سەرێکم بەرزەوە کرد مەجموعەیەکم بینی بە جیازیان بەدەستەوە بوو هاتە خوارەوە لە خۆمە دڵم خۆش بوو وەڵاو کاغەری بووانن دیارە هاتوون فریامان کەون و تەسەورم ناکرد کاگەنوەر حەسەن وان شەهید بوو بێتنەوە
ئەوان هات کە بینیم هاتە خوارەوە تۆزە نزیکتر بوونەوە ناڵە خەریب و تاریک و ڕوونەبوو دەرکەوتکەوە جاشەکانن ئەوانیش جۆم لێ بوو یەکێک گوتی جنێویش پێم داوتی ئەمە تەسلیم نابێ ئاربزی بۆ بێنن یعنی بە ئاربزی لێم بن ئیتر بتم خۆم ئەمانە تازە هەرم کوژنم با من هەڵچم خۆیش نەبێت دوانە کوژم ئەو کاتە کە دوانم کوژ با بکوژنەوە پێش ئەوە عەفوو ئەوەم بیرچوو یەکێ جاشەکان ئیتر من پشتم قایم بوو حسابی ئەوەمە کرد پشتمەوە کەس ناتوانێت زەفەرم پێبەرێ کاتێکم زاری من تفانەکەم بەدەستەوە بوو دامە تفانکەوە بەدەستمەوە بوو یان تەقەم لە هەر لای هەموو لایەکەوە کرد یەکێک لولەی تفەنگێک دای لەسەر سەرم ئیتر سەرم بەرزەوە کە یەک جاشێکی گەورە بوو تفانکەی خستووە سەر سەرم جنەیش پێم داوتی تەسلیم بە وڵام من هەر سەرم لا برد و منش دەستم پیانە دای لە سەری سەر و بهینەوە کەوتە خوارەوە باوشمەوە ئەم قاچم درێژ کرد بوو قاچە بریندارم کەوتە سەر ئەو قاچەم ئیتر زۆر قورس بوو تا لام برد لەسەر قاچم کلاشکۆفێک و ژێرسەیەکی پێ بوو تەبەن دیار ژێرسەکەی یەکێ لە پێشمەرگانی خۆڵام من ژێرسەکەی خستە ناو جۆگەیەکی ئاو بوو لێ دامناو تفانکەی ئەویشم کردە شانم اینجا هەستام کەوتی دوو ئاربیجیوە بێنن لەو کاتەیە تر هەستام تەماشاکەم بەڕاستی جاشەکان پسک جامانەکانیان دیار بوو هەمویان سەریان خستووە سەر عەرزەکە چاوەڕێی ئاربیجیەکانە کرد و ئەترسان لەوەی کە ئیتر شەو و پێشمەرگەی تر بێ یا من تەقەیان لێ بکەم یا ئەوە منی بە هێواشی هەسام هەر بەناو خۆیانە ڕەت بەناویانە ڕۆشتم تا چوومە پشتی ئەوان بەرەو گەبە بەرەو جای گەبە ڕۆشتم چوومە پشتەوە لە پشتەوە گوێم لێ بوو دوو زرمە هات ئیتر ئاوڕدایەوە بەلای سەیری چاڵەکەیانەکە کە منیتیام دیار بوو بۆیان زانی بوو من هەر لێ ماوە ئیتر من بەرەو هیچ چووم بەرەو گەبە چووم لە گەبە ماڵی کاک خێلگەبەی هەیە لەوێ بوو دەرمانوشم لەوێدا نابوو ئیتر چووم وتم دەرمانەم بەپەلە بۆ بێنن بۆیان هێنام لەو کاتەیە شەید سەیبراهیم و شەید سەیکەریمی شاتن شەید عەفوو سەیبراهیم و شەید کەریمی نۆکەڵە وا مەشهورە شەید سەیبراهیم نازانم بۆت چەکی پێنە بۆ ئەو کاتە بیرم نییە کە بۆت پێنە بوو من یەکێک لە کلاشۆفەکانم داپی وتم بڕۆن هەواڵێکی کاک حەسەن بزانن کاک ئەنوەر حەسەن بزانن چی بەسەرهاتووە هەردووکیان زۆر ئازایانە وتیان بەسەر چاو و ڕۆشن ئیتر من دەرمانەکان بۆ هێنام تەداویشتی خۆم کرد بە تەواوی و ویدم کرد ئیتر ئەبووە دەرزێک لە خۆم بەم بووی ترسیل تیا بووشت دەرزەکەم حازە کردام و وتم کا خەریبەرە ئەم دەرزێم لێدا وتی وەڵا کاکە من ناوێرم وتم بۆ ناوێری تۆ شتێکی لێ بێدراڵم تۆ ئەو کوشتی کوڕێکی لا بوو ناوی عەبدوڕەحمان بوو ئەبزانم فیرات بوو لێ وتم کاکەورە تۆم دەرزێم لێدا وتی من نازانم دەرزی لێدا وتم فێرتەکەم بەس ئاوادینی کە قورسە بۆ خۆم دەرزەکە لە خۆم دەم ئەویش نەیکردووە حاصڵ خۆم دەرزەکەم لە خۆشم دا و ئیتر خۆم پێچاو و گوێدرێژی هێنا و بەرەو چەمی سۆقاوشان بمبەر تەرمەکان حکوومەتی عێراقی هەمووی بردن طبعا هەمووی خستە کۆپتەرەوە هەمووی بردن نازان بردنی بۆ چەند سەماڵ بۆ چی شوێنێکی بردن یەک تەرمی شەهید دەم ناوە نەما زایدەن ئەوانی کە خۆشیان ئاخر جاشوجێشێکی زۆر کوژرا بوو لەسەرەوە سوە شەڕەکە بوو بۆ شەڕی دەسەویەخە تەنانەت قەنەعەتی بێ ئەو برینارانی کە بۆیان ئێمەیان ژێڕاوە دوایی وتیان پێشمەرگە لە خوارەوە ئەوان لەسەرەوە یعنی شەڕی دەسەویەخەیان کردووە بەو شێوەیە ئێمە وەکو ڕێخستنەکانی کۆمەڵە ئەو کاتە لەو شانە سەرەکیە ژمارەیەکی زۆر تەنزیم بوو لای ئێمە نوێ ئەندامی کۆمەڵەمان هەبوو ئەو کاتە لەگەڵ 70-80 پاڵێورا و لایەنگرمان هەبوو لە زۆربەی دیەکانی ئەم منتقەیە ئێمە سەرپەرشتیمانە کرد ئەمان توانی زۆر شت بکەین بەڵام ئێمە بۆ ئێرە بۆ ئەم شەڕە هیچمان پێ نەکرا یعنی چیمان پێ ئەکرا چونکە خۆزگە ئەم پێشمەرگانش بەم چەمایە بڕۆشنایەتە خوارەوە و ڕزگاریان ببووە وەکو ئەو یەک دوو پێشمەرگەی کە ڕۆیشت بوون یعنی ئێمە وەکو تەنزیم ئەتوانم بڵێم ورەی ڕێخستنەکان و ورەی خەڵک و ورەی جەماوەر زۆر پەرەیسەن زۆر گەشەی کرد چونکە ئەم شەهیدانە یعنی ئەتوانم بڵێم چەند مانگێک وەکو پرسەی لێ هات بۆ ئەم منتقەیە دەنگانەوەیکی گەورەی هەبوو بە دوایە هەم هێزی پێشمەرگە پەرەیسەن و زایەکی هەم ڕێخستنەکانی ئێمەش ورە و تواناکانیان زیاتر بوو ئێمە توانیمان هەر ئەوە بکەین کە
ئەو چەند پێشمەرگەیە بنێرینە دەرەوە بۆ جێگرەوەی شەهیدەکان. ئەوە لە کۆنفرانسی سی کۆمەڵەشا باس کرا بەڕاستی کە ئێمە خەڵکمان نردووە و سۆراغیەوەمان کرد بزانین ناوی ڕێخستنەکانمان ئاشکرا بۆ یان نەبووە. لە وڵاتێک کە پرسە تێیدا بۆتە دیاردەیەکی ڕۆژانە پرسەی شەیدان پرسەی شۆڕجە ڕەهازاکان ئەگەر چی لە دەستدانی شەهیدانی قازان گورزێکی کوشندە و جەرگ بڕبوو لە شۆڕش و ناوچەکە، بەڵام ناوچەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ خەمبار کرد و بەڵام شۆڕش نەوەستا و بەڵێسەی زیاتری سند. بەڕێکەوتین بەرە و چەمیست و قاوشان لە زەرزی تووشی ئیسلامیەکان بوو. ئیسلامیەکان کاک حەمە بازیانی مەسوول سەر لە قیام بوو، وتم کاکە حەمە جەکە کاک حەمە بازیانی لەگەڵ کاک ئەنوەر حەسەن بەینیان خۆش بوو. وتم کاکە حەبە تۆ چەکی باشتان پێ ئەو تا بیکەیسی دوانتان پێ بیکەیسی ئێمە هەر نەمان بوو کاتە چاکانتان هەموو چەکی باشن پێشمەرگەی زۆرە لەگەڵایە بڕۆن ئەو کاک ئەنوەر دەوری ژیراوە چون من نەمەزانی شەهید بووە. وتم دەوری ژیراوە بڕۆن بەشک و ڕزگاری کەن. وتی کاکە لەم ئینیان ناکرێەوە کۆپتەر و نازام چی و کۆرتم کاکە بەم شاخ و داخیا بڕۆن و سامە لێوات و ئێوە بڕۆن هێزێکی گەورەم لە چێترسن. وتی باشە ئەڕۆی بەخوا بزانام تا گولی جوانە گەڕا ڕۆشە بوونی تر ئەوانش گەڕابوونەوە. بەرحاصل ئەوان بەیانی جێشەکە شەهیدەکان هەمووی کۆ کردەوە و هەمووی کەس بۆ ناو هینەوە بە تراکتۆر و بەراکتۆر بردویان و لە چەمچەماڵ شۆڕڵێکیان بۆیان هەڵکەن بوو هەمویان بەیەکەوە خست بە ناو شۆڕڵەکە و دوایی خەڵکی چەمچەماڵ ئازایانە یەکێک دەریان کردن و هەرێکەوە بەجیان ناشتویان و ئەبزانم هەر کەسە و شوێری خۆشی دوایی کەس و کاری خۆیان چوونە سەریان و دۆزیویانەوە. شەڕەکە زیاتر ئەمە بوو، شەڕێکی قورس بوو لەو کاتەیە، سەرێکی زۆرمان لێکەوت ئێمە تقریبەنەوە 11 پێشمەرگەمان شەهید بوو. شەهیدەکانیش ناویان زۆر جاوتراوە با منیش هەر بیڵێمەوە. شەهید ئەنوەر حەسەن ئەوە سەرتیپەکەمان بوو، شەهید ڕزگار جەلال قەساب بناوی هەیە من ئەو کادری ئەو منتیقەی هین بوو، من ناوچەی بڵێن دۆڵی سووداش بوو. شەهید نەعمان عەبدوڵڵا هەبوو، شەهید نەجمەدین فاتح هەبوو، نەجمەدین فاتح کە پیاە بوو هینی تەواو کرد بوو، کۆلێجی ژمێریایی وابزان تەواو کرد بوو، بەڵام بێلایەن بوو، سەر نە بە یەکێتی نە بە شۆڕژێڕان نە بەش کۆمەڵەتە بە کەس نەبوو. شەهید حەمە ساڵح سدیقمان لەگەڵا بوو، شەهید کامەران مام عومەر کە باوکی بریندار بوو، شەهید حەمەشکور عەلیمان لەگەڵ بوو، شەهید جومع حەسەن، شەهید کەمال قادر، شەهید عەبدولخالق ئەنوەر عفو شەهید عەبدولقادر عەبدولخالق ساڵح، دوایی شەهید عەبدولقادر ساڵح. ئەو 11 شەهیدەمان هەبوو، خۆی 12 نەبوو. ئێمەوەمان زانی موفەقی ژیراوە، شەهید موفەق شەهید ئەوانەمان زانی شەهید بووە، بەڵام شەهید موفەق ژیرا بوو. دوای لە عەفو عامە شتێکی وایە بەڕوا بوو، دواتر لە کەرکووک هەر شەهید بوو، ئەویش جاریشی تر، بەڵام ئەو کاتێک 11 شەهید بوو، وەمان زانی 12 خەڵک هەر وایە زانی 12. تر ئێمە 3 ڕۆژ لە شەمی سەرقاوشان تەداوی کراین وانە کراین و بە بریناری ئێمەیان برد بۆ هەرسێکمان من و مام عومەر و لەگەڵ شێخ سەلام بردیاین بۆ سەرکردایەتی کاک بەکرتەراریان لێ جیا کردینەوە، چون کاک بەکرد ڕاستە برینەکانی زۆر بوو، پارچەی زۆر بەرکەوتو بوو، بەڕام هیچی قوڵ نەبوو برینەکانی، هەمووی ئاساد بوو. هەم دکتۆرەکان و مزەمینەکانی خۆمان خۆیان عیلاجیان کردوینیان کردویان وتیان کێشەی ئەوەی دێن پێش داکان بڕوا بۆوێ. ئێمەیان برد بۆ سەرکردایەتی لێ عیلاج و شت کراین و هاتینەوە. تقریبا 2 مانگ و نیومان پێچوو تا برینەکان ساڕەش بوو. هاتینەوە بۆ منتیقەی خۆمان بۆ ناوچەکانی خۆمان و لەوێ تەشکیلاتی چکە دروست بوو. منیان کرد بە ئامرکرد و لەوێ بووم بە ئامرکردی کەرتی چەمچەماڵ، کەرتی 3 چەمچەماڵ. گێڕانەوەکان ئەوەی سەلمان شەڕی قازان کە وەک داستان ناو دەبرێ پلانێکی وردی پێشمەرگانەی لە پشتەوە نەبوو. خۆ ئەگەر پێشمەرگەکان وردتر بوونایە ئەوە لەوەیە زۆر زیاتر زیان بە دوژمن دەکەوت و پێشمەرگەکانیش بەو ژمارە زۆرە شەید نەدەبوون. ئەگەر چی لە ناو ئەو هەموو ئاگربارانەدا پێشمەرگەش ئازانە ڕوبەڕووی دوژمنەکەیان بوونەوە، چەندین چەکداریان کوژرا، بەڵام شەیدبوونی پێشمەرگەکان ئەوەی سەلمان
کە دوژمن زاڵتر بووە خۆ ئەگەر بەراورد بکرێت ئەو ڕۆژە دوژمن زیانی زیاتری بەرکەوت. لەوەیە ئەم مێژووی ئێمە لەم بەرنامەیەدا باسمان کرد و ئەو داستانەی کە لە دەی قازان تۆمارکراوە لە زۆرێک ناوچەکانی هەرێمی کوردستان هەمان مێژوو دووبارە بوو بێتەوە، یاخود هەمان داستان و هەمان کارەسات و هەمان شەید بوون و قوربانیدان هەبوو بێت. بەڵام پرسیارێک کە ئەکرێ بکرێت و ئەم پرسیارش ئەوەیە کە دڵنیام وەڵامی زۆر کەم دەبێت بۆ ئێمە لە مێژوو نووسینەوە و ئەرشیفکردنی مێژووی خۆمان کەم تەرخەمین. دەکرا داستانی قازان و هەموو داستانەکانی دیکەی پێشمەرگەکانی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان هەر هەمووی بە شێوەیەکی جوان بنووسرایەتەوە و تاکوونەوە دوایینەوە شانازی بە باو و باپیر و کەسوکار و خەباتی کوردایەتی خۆیان بکردایە. خۆ زیادە ڕۆیی نییە لە ئێسادا گەر بڵێم ئەوەی ئێستا دەگوزەرێ لە هەرێمی کوردستان ئەونەوەی ئێستا بێ ئاگایە لە شۆڕش و پێشمەرگایەتی تەنها هۆکاری ئەوەیە کە مێژوو وە خۆی نەنووسراوەتەوە. هەندێک کات ئەوانشی کە نووسیانەتەوە مێژوەکان شێواندووە یاخود لە بەرژەوەندی خۆیان هەندێک قسە و باسییان تێکەڵ بە نووسینەوەی مێژوو کردووە. سافی جێپەنجەی مێژوو بەڵێ نەدەین وەک خۆی مێژوەکان بگازینەوە. دەمانەوێت هەتا بشتوانین کارەکتەرە سەرچەکانی ناو ڕووداوەکان بینە سەر شاشە و مێژوەکە باس بکات. بە ئومێدەوەی هەموو کوردستانیان ئاشنایەتی تەواویان هەبێت لەسەر مێژووی کوردستان، بە ئومێدەوەی نەوەی داهاتوو و ئەو نەوەشی ئێستا هەیە شانازی بە مێژووەک بکە کە مێژووی کوردایەتی و مەردایەتی و نەبەردایەتیە. ئەو مێژوەیە کە هەزاران ئەنفال و چیماباران و سەدان گوندی لەسەر وێران کرا. بەڵام ناوبێ ئاسمان بۆ شەباڵی تۆیشکەن دوانزە سوارەکەی قازان کاگەن وەربوو پێشڕەوتەن کەڵ بۆ چاوی ڕەشنان بۆ شەیدانی قازان چۆنیە من سەیدی زیر کادیرەکی ڕۆشنبیر کاگەنوەری خەباتکار سەرتی بێکی کرێکار کاگەنوەر شێری سەنگار ڕۆڵەی بەرانتی لەبەر کاتێک کە سوویتە سەنگار تا مەرگ نەهاتێدار مەرگ لەبەر چاوتە سوور بوو ئاسمان بۆ دەم بچوون بوو بەڵام ناوبێ ئاسمان بۆ شەباڵی تویشکەن دوانزە سوارەکەی قازان کاگەن وەربوو پێشڕەوتەن کەڵ بۆ چاوی ڕەشمان بۆ شەیدانی قازان بەڵێ